لە قەزای یدسادق ژمارەی تووشبووانی ڤایرۆسی کۆرۆنا لە هەڵکشاندایە. هەروەها خاوەنی زۆرترین ڕێژەی مردنە لە سەراسی قەزاکان کە تا ئێستا هەشت تووشبووی ڤایرۆسەکە کە دانیشتووی سەدادقن گیانیان لەدەستداوە. بەشێکی تووشبووان سەردانی نەخۆشخانەکان دەکەن و بەشێکی تریان لە ماڵەوە دەمێننەوە یاخود ئاسایی تێکەڵی کۆمەلگا دەبن. تووشبێکی زۆر بە ڤایرۆسی کۆرۆنا لێرە هەیە. بەسپاسەوە زۆربەی زۆریان سەردانی نەخۆشخانە ئەکەن و لێرە چارەسەرەگرن. زۆربەی زۆریشیان لێرە مەسەلەن حاشای لێ دەکەن و ئامادەنین بێنە نەخۆشخانە و لە ماڵی خۆیان زۆر جادیا کەرنتی ناکەن یا ئەمانە هەلە ناو کۆمەلگا بوونیان هەیە. بۆی ئەمە بە پێویستی زانین لێرەوە داوە لە هاوڵاتیانی شاری خۆشەویستی ئێستا بکەین، نامانەوێت ترسن لەناو هاوڵاتیانە دروست بکەین. ئێمە ئەمانەوێت مەسەلەن بۆ سەلامەتی هاوڵاتیان سەرمایەکی گەورەی ئەم وڵاتان، هاوڵاتیان هەمیان ئەمانە کەسوکار و خۆشەویستی ئێمن، بۆیە داوایان لێ دەکەین بۆ سەلامەتی خۆیان و خانەوادە وەرزەکانیان و بۆ سەلامەتی هاوشاریانی خۆشەویست تکایان لێ دەکەین خۆیان بپارێزن، تاک پارێزی بکەن لە شوێنە قەڵەوەڵەکان خۆیان بە دروگرنەوە زۆر پێویست نەبێ سەردانی نەخۆشخانە نەکەن. قایمقامی قەزاکە باس لە دوودڵی هاوڵاتیانی شارەکە دەکات و دەڵێت گەرچی شوێنە گشتیەکانی قەزاکە داخراوە، بەڵام بەهۆی بارودۆخ یابووری هاوڵاتیان ناتوانن قەدەغەی هاتوچۆ ڕابگەێنن. شێوێکی بەرچاو لە هەڵکشانەوە حاڵەتی زۆرمانەیە و بۆ خوشتانە زانەمە چەندین حاڵەتی مردن لێرە تۆمار کراوە. ئەمە جێگەی نیگرانی هەموو لایەکمانە. ئێمە وەک ئیدارە وەک فەرمانگە تەندروستیەکانیش کەم تەرخەم یەکمان نەبووە. ئەوەی کە کەم تەرخەمە بەڕاستی هاوڵاتیان خۆیانن پێویستەکە لەمولا زیاتر ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێکەن و پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن. ئەڵبەت ئێمە لە مانگی سێ هەتا ئێستا هاوارەکەین لە هەموو دەستگای ئەعلامیەکان مەبەستمانە کە هاوڵاتیان خۆیان پارێزن. سەرەتا بۆ خۆتانەزان هاوڵاتیان بەشێکی زۆریان باوەڕیان بەبوونی نەخۆشیەکە نەبوو. ئێستا هەشت حاڵەتی مردن لە ناو قەزاکەی ئێمە تۆمار کراوە. ئەگەر بەراوردی بوونەوەی نەخۆشیەکە لە دوای جژن هەتا ئێستا بکە حاڵەتی مردنەکان زۆرە هی ئەوەیە بەڕاستی هەمومان شۆک بین و هەمیشمان هەڵوێستیەکەین و ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێکەین. پزیشکێکی پسپۆر زیادبوونی تووشبووانی قەزاکە بۆ بێباکی و باوەڕنەبوونی هاوڵاتیان بەرامبەر ڤایرۆسەکە دەگێڕێتەوە. هاوکات نیگەرانە لەوەی هەندێک تووشبوو سەردانی نەخۆشخانەکان ناکەن. هاتۆتە سەر ئەوەی هەموو کەس دەبێ خۆپارێزی بکات، هیچ نەبێ نزیک نەکەوێتەوە لە کەسی بەرامبەر بەلایەنی کەمەوە مەترێک مەترونی وەکچکە هەموو کەس گوماناویە لەم کاتەیە دەستی زوو بشوە بە سابۆن، ماسک و دەستکێش بەکار بهێنێت، هەتا توانێت بەپێی پێویست نەبێنێتە شوێنە گشتیەکان و شوێنە قەڵەباڵغیەکان بە تایبەتی ناوبازار و شوێنە ئەوانەی کە شوێنی قەڵەباڵغی و کۆبوونەوەی خەڵکن. ئەمانەوە ئاکات پەتاکەی شەڵا بەرەو کەمی بچێت و بەرەو کۆنتترۆلی بڕوات. گەشتستەندن و بەڵاوبوونەوەی ڤایرۆسەکە لە یدسادق لە 2 هەفتەی ڕابردوودا دیاری داوە. بە جۆرێک تا جەژنی ڕەمەزان هیچ حاڵەتێکی مردن بەو ڤایرۆسە تۆمار نەکرابوو و ژمارەی تووشبووانیش زۆر کەم بوو. بەڵام لە ئێستادا ژمارەیەکی بەرچاوی هاوڵاتیان بە دەست ڤایرۆسەکەەوە دەناڵێن و لایەنە پەیوەندیدارەکانیش وەک پێویست ناتوانن ڕێگری لە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە بکەن. سوێ محەممەد، کەناڵی پەیام، یدسادق.